بەر لە جەژن کاتێک مامۆستایانی میلاک و فەرمانبەران موچەکانیان وەرگرت و بەرەو بازار و پێشوازی جەژن دەچون گیرفانی مامۆستایانی گرێبەست خاڵی بوو ئێستا هەفتەیەک بەسەر جەژندا تێدەپەڕێت کەچی هێشتا شایستە داراییەکانیان پێ نەدراوە ئەم جیاوازیەش مامۆستایانی گرێبەستی نیگەران کردووە نوێنەری گشتی مامۆستایانی گرێبەست دەڵێت پلانمان هەیە لە داواکاری گشتی عێراق سکاڵا لەسەر وەزیری دارایی هەرێم تۆمار بکەین بەو پێی چونکە پێیان وایە خەمساردە و بە پلە دوو سەیرمان دەکات بێگومان حکومە مەساایەکی گرێبەست لێک ناوەن داوام دەکات هەستێش و دەرونێکی ناخۆشەیە کە هاوپێشەکەی موچەی وەردەگەی پێش جەژن کەچی مامۆسای گرێبەست هەمان ئەرک و ڕۆڵی هەیە کە پێویستە پێویستەکانی جەژن بکرێت بەڵام بەداخەوە خستیانە دوای جەژنانی ئەم فەرق و جیاوازە بەڵێ لە دوای دەژن هەفتەیەکی تر ئەمە بەڕاستی وای کردو ئەم دواکەوتن موچە ئەمە دوو هەفتەی دواکەوتووە بۆ مایکتر ماگێک دوا دەکەوێت نانی پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت ئێمە وەکو دەستەی نوێنەرانی مامۆستان لە هەرێمی کوردستان پلانمان هەبوو کە لە بەغداد لە دادگای گشتی لە داواکاری گشتی داوای یاسایی لەسەر بەتایبەتی وەزاری دارایی هەرێم تۆمارکەن لەسەر ئەوەی کە بە پلە دوو سەیر دەکەن لەسەر ئەوەی کە بەڕاستی خەمساردن چونکە لە چاوپێکردنێک یەکێک لە کەناڵەکان کە بە خەمساردانەوتیەوە حازن پارەکانیان بەخۆ دەکەینەوە ئەداهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان بەڕاستی ئاو کارەبا نانی پرۆژە ڕووناکی زۆر لەمە زیاترە نانی داهاتی یەک هەفتەی بڕباتی هاتووە سلێمانی بای موچە خۆرانی هەرێمە بەتایبەتی مامۆستایانی گرێبەست مامۆستایانی گرێبەست بۆ پەیام ئاشکرای دەکەن هیچ مانگێک لە کاتی خۆیدا شایستە داراییەکانیان پێ نادرێت لە کاتێکدا هەمان ئەرکی مامۆستایانی هەمیشەیان هەیە هەر ئەمەش بەشێکی زۆریانی ناچار کردووە ئیشی دووەم بکەن ئەوە چەندین مانگەیە بەحیساب نووسراوی فەرمی هەیە لە ئەنجومەنی وەزیرانەوە کە دەبێت مامۆستایانی گرێبەست موچەی مامۆستایانی گرێبەست لەگەڵ میلاک دابەش بکرێت نووسراوی فەرمی هەیە بەڵام تا ئێستا وەزارەتی دارایی ئیشی بەو نووسراوە نەکردووە هەموو مانگێک کولی مانگی کە ئێمە تقریبان ساڵ و شتێکە بووینتە مامۆستای گرێبەست هیچ کاتێک لەگەڵ میلاک موچەمەوە نەگرێت تا ئێستا نەک لە دابەشکردنی موچەدانی لە ئیمتیازاتەکانی دیکەشدا بە هەمان شێ هەتا ئێستا دابەشکردنی زەوی هەیە ئەنی فەرمانبەرانی هەمیشەیان مامۆستای هەمیشە توانیویانە مەسەلەن لەو فۆڕۆم پڕکردنەوە سودمەند من لە دابەشکردنی زەویدا بەڵام مامۆستایانی گرێبەست بە هیچ شێوەیەک هەر باسشیان نییە هەمان ئەرێک هەمان ماندووبوون بەڵام ماف و شایستەی جیاواز نزیکەی 43,000 مامۆستای گرێبەست لە هەرێمی کوردستان شان بەشانی مامۆستایانی میلاک دەوام دەکەن بەڵام دەڵێن بە پلە دوو سیر دەکرێت نەموچەکانیان لە کاتی خۆیدایە نا هیچ ئیمتیازاتێک دەیانگرێتەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕی